خۆشەویستان لەم بەشەدا دوو بابەتی کورتان پێشکەش دەکەین لەسەر ژینگە لەگەڵمان بن. مەترسیەکی گەورە ڕوو لا زەوی دەکات. زانایانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێما بۆ ئەوە دەکەن کە ڕێژەی دووەم ئۆکسیدی کاربۆن لەسەر گۆی زەوی گەیشتۆتە بەرزترین ئاست و 800,000 ساڵە زەوی مەترسی لەو شێوە خۆیەوە نەبینیوە کە ئێستا بەهۆی دووەم ئۆکسیدی کاربۆن گیرۆدەی بووە. زانایانی ڕوانگەی ماونا لوا لە هاوایی ئاشکرایان کرد ڕێژەی ناوەندی دووەم ئۆکسیدی کاربۆن لە بەرگی زەوی 419 جار لە ماوەی مانگی نیسان تا ئاپریل زیادی کردووە. ئەمە یەکەم جارە ئاستی دووەم ئۆکسیدی کاربۆن بە بڕی 410 بەش زیاتر بێت لە کۆی ملیۆنێک بەش. بەرزبوونەوەی ئاستی دووەم ئۆکسیدی کاربۆن بەهۆی شۆڕشی پیشەسازی و تەکنۆلۆژیاوە بەردەوام لە بەرزبوونەوەدایە و بە گوێرەی تۆمارە مێژوویەکان تەنیا 800,000 ساڵ پێش ئێستا بڕی دووەم ئۆکسیدی کاربۆن لە بەرگی گۆی زەوی گەیشتۆتە 300 لە کۆی ملیۆنێک بەش. بەڵام ئێستا بۆ 410 بەرز بۆتەوە، بۆیە ئەمە کاریگەری زۆر گەورە دەخاتە سەر گۆی زەوی بەگشتی و تەندروستی مرۆڤ بە تایبەتی. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گەرمبوونی گۆی زەوی بۆ زۆربوونی ڕێژەی دووەم ئۆکسیدی کاربۆن لە هەوا دەگەڕێتەوە. بۆیە زانایان هۆشدار دەدەن کە لە بەردەوامی بەرزبوونەوەی ئەو گازە لە هەوا ئاوا ساڵانە دەیان هەزار کەس دەکاتە قوربانی. مەترسیەکی گەورەتر لە کۆڕۆنا ڕوو لە زەوی دەکات. یەکێتی نەودەوڵەتی خاچی سوور و مانگی سوور داوا دەکەن بە شێوەیەکی خێرا جیهان بکەوێتە خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی. هۆشداریش دەدەن لە دروستبوونی کارەساتێکی گەورەتر لە کۆڤیدی 19 بەبێ ئەوەی واکسنێک لە دژی فراهەم بکرێت. یەکێتیەکە لە راپۆرتێکیدا لەبارەی کارەساتەکان لە جیهان لە ساڵانی 60 سەدەی ڕابردووەوە دەڵێت گۆڕانی کەش و هەوا بەردەوام دەبێت لە گیان کێشانی مرۆڤەکان بەبێ ئەوەی چاوەڕوانی کۆنتڕۆڵکردنی پەتای کۆڕۆنا بکات. ڕێکخراوەکە کە بارگاکەی لە جەنێفە ڕایگەاندووە زیاتر لە 100 کارەسات ڕوویداوە و لەو دەمەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە مانگی ئاداری ڕابردووەوە پەتای کۆڤیدی 19 ڕاگەیاند کە تا مانگی ئەیلول نزیکەی 50 ملیۆن کەس تووشی پەتاکە بوون. جاغان شاباغان ئەمێنداری گشتی ڕێکخراوەکە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لەو بارەیەوە ڕایگەاند گومانی تێدا نییە کۆڤید تووشی خێزانەکانمان و هاوڕێکانمان و کەس و کارمان دەبێت. تەنگەژەیەکی زۆر مەترسیدارە کە لە ئێستادا ڕوبەڕووی جیهان بووتەوە. بەڵام گۆڕانی کەش و هەوا بە بۆچوونی ئێمە کاریگەری گەورەتری دەبێت لە مەودای ناوەند و دوور لەسەر ژیانی مرۆڤایەتی و لەسەر زەوی لە کۆڤیدی 19 کە بۆتە مایەی گیان لە دەستانی لانی کەم 1 ملیۆن زیاتر لە ساڵی 2019ەوە. بەوتەی شاباغان گەر بەخت یاوەرمان بێت لە ساڵی داهاتوودا ڤاکسینی دژ بە کۆڤید دەستەبەر دەکەین. گەر کاروبارەکانیش بەباشی بەڕێوەچن دەتوانین لە ماوەی چەند ساڵێکی کەمدا بەباشی مەعامەلە لەگەڵ پەتاکەدا بکەین. بەڵام بەداخەوە هیچ ڤاکسینێک نییە لە دژی گۆڕانکاری کەش و هەوا.